باز لە بەڕێوەچوونی کۆنفرانسێکین کەم کۆنفرانسە تایبەت بووە بە نابستان یەکەمین کۆنفرانسی نێودەوڵەتی تایبەت بە ڕۆژی نابستان لەژێر ناونیشانی بەهاری نابستان بەڕێوەچێ باز لە گرنگی ئەم کۆنفرانساکەین هەروە باسێک لەواکەین بابزانین ئەو پانێڵانی کە لەنێو ئەم کۆنفرانسایە پێشکەشکراوە خۆی لە چیا بینیوەوە بە شێوازێکی گشتی ڕەوشی نابستان لە هەرێمی کوردستان لە چه ئاستێکدایە بۆنی زمانی ئاماژە لە نێو ناوەندە پەروەردەیەکانە ئەمە چ گرنگیەکیە ئەمان و کۆمەڵێک بابەتی تر گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز خات و بەهار مەحموود کە بەڕێزیان سەرۆکی ڕێکخراوی ئاماژە نێستا لە ستۆدیۆ ئامادەیە خات و بەهار سڵاو لەبێ زۆر بەخێر بێ سڵاو لێوە زۆر بەخێر بێ بانی باش زۆر سپاس بەیانی ئێوەش باشتر زۆر سپاس بۆ تۆ دەستپێکی گفتوگۆکەمان با لە ئەو کۆنفرانسەوە دەست پێ بکەین یەکەمین کۆنفرانسی نێودەوڵەتی تایبەت بە نابستان ئەم کۆنفرانسە بۆ گرنگی کۆنفرانسەکە خۆی لە چیا بینێتەوە چەند ڕۆژیش بەردەوام بوو طبعا ئەم کۆنفرانسە هیوا و ئامانجی ئێمە بوو ئەمانی کە لە بواری نابستانە ئیشەکەین ساڵانێکی زۆر زۆرە داواکەین لە هەموو کابینەکانی پێشووە لە هەموو لە وەزارەتەکانە داوامان کردووە بەڵام بەداخەوە هەر جێبەجێ نەکرا لەبەرەوە خۆمان مەجبور خۆمان هەستین بە کۆنفرانسەکە ئەمە یەکەم کۆنفرانس بوو کە بکرێ بۆ نابستان لەسەر ئاستی عێراق و کوردستانیشە نەک هەر لە کوردستان لەسەر ئاستی عێراقیشە تا ئێستا کۆنفرانسێک نەکراوە بۆ نابستان زۆر باشە ئەو بابەتانەی کە لەم کۆنفرانسایە بەڕێوەچوو تا چەند سوودەگەێنێ بە نابستان تا چەند بۆ نمونە ڕێگا ئاسانکاریان بۆ کرێ بۆی کە بتوانن لە هەموو لایەنەکانە لە هەموو ڕەهەندەکانە ئەوان گرفتیان بۆ دروست نەبێت طبعا ئێمە باسی ڕۆژی نابستان کرا لە کوردستانە و لە عێراقیشا و لە قەتەریشا و لە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا چونکە ئەو گروپانە هەمووی بەشدار بوون گروپێکی ئەمریکا ئوستاز ناجی زەکارنا لە قەتەرەوانە ئوستاز حسێن شافی لە بەغاوە ئێمەش دوان لە سلێمانیەوانە ڕۆژی نابستان لە کوردستانە دووهەم شت کە زۆر زۆر تەکیدمان لێ کردەوە هەر هەموو گروپەکان زمانی ئاماژە کە بەڕاستی گوێ پێ نەیراوە پشتگوێ خراوە وەلانراوە فەرهەنگێکی تێروتەسەلمان هەیە یەکەم شت دووهەم شت لە یەک ڕاگەیان کەناڵە ڕاگەیانەکانە ئێمە وەرگێرمانە لە فەرمانگاکانە وەرگێرمانە لە فڕۆکەخانە نیمانە لە نەخۆشخانە نیمانە لە دادگا لە هەموو شوێنەکانە کە بگرێت لە زۆربەی وڵاتە پێشکەوتەکانە زۆر گرنگی بەم بابەتەیەن ینی بەتایبەتی لە ڕاگەیاندنەکانە ئەگەر بابەتێکە بێ گفتوگوی لەسەرگەن کەسێک بە پیکچەرێک لە لای شاشەکەەوە ئەبینی بۆ نابستان بۆوانەی کە بیانوێت تێ بگەن لە بابەتەکە چۆن باس لە چییە کاوە چیە و چۆن نییە بۆی کە ئەوانی بتوانن ئێمەش لە کورسات ئەو بابەتەمان هەیە بە خۆشحاڵیەوە لە ماوەی مناڵانە بکەین ئەوە زۆر گرنگی پێ بدرێ بەڵام ئەوەی کە زۆر گرنگە خاتوبار ئەوەیە کە ئێمە زۆر جار وەکو کۆمەلگا یعنی وەکو ئەوانەی کە ڕۆژانە مامەڵە بەیەکەوەکەین ناتوانین بە زمانێک لەگەڵ ئەوانە قسە بکەین ئەی چۆن بتوانین هۆکارێک بدۆزینەوە یاخود سیستەمی خوێندین ئەمەمان فێرکە یاخود ڕێز لەو کەسانە بگرین ئەو بابەتی پێویستە تێبگەێنین بە شوێ تێبگەین ئەو هەسی پێ بکات یەکێ لە پێشنیازەکانی ئێمە ئەوە بوو کە زمانی ئاماژە بخرێتە منهەجی خوێندنەوەوانە کە زۆر گرنگە کە بخرێتە منهەجی خوێندنەوە لە باخچەوە هەتاکو قۆناغەکانی کۆتایی بۆ ئەوەی دەردی تۆڵی ئەوانش بەشێکن لە کۆمەلگا بەرکەوتەمانە بێ لەگەڵیانە بۆی بتوانین چۆن مامەڵەیان لەگەڵا بکەین بە حەپەسایەکەوە نەوەسین بەرامبەریان و نەزانین چی ئەڵێت و لیان تێ بگەین ئەوە یەکێک لە خاڵەکانە یەک خاڵی زۆر گرنگ لەوە وەفدەکەی ئەمریکا دوو نابستی تیا بوو هەر یەکەی دوو وەرگێڕی لەگەڵا بوو دوو نابیست هاتە بوو هەر یەکەی دوو وەرگێڕی لەگەڵا بوو یعنی تەسەور بکە ئێمە ئەم هەموو نابیستە لە کوردستانە بەداخەوە یەک شوێن حسابی ئەوەی نەکردووە لەلایەن حکوومەتە و لەلایەن وەزارەتی کارەوە وەزارەتی پەروەردە وەزارەتی خوێندنی باڵا کە ئەم سێ شوێنە مامەڵە ئەکەن لەگەڵ نابیستە وەرگێڕێکیان نییە بەداخەوە حتا لەناو وەزارەتەکانە لەناو ئەو شوێنەی کە دەرزە خوێنن لەنا ئەو شوێنەی کە بەداخەوە کە زۆر فەرمانبەرمان هەیە فەرمانبەری نابیستمان هەیە بەداخەوە باشە بەهارخان بگومان لەنێو هەموو
کۆنفرانسێکا ڕەنگە چەندین بابەت و پانێڵی جیاواز گفتوگوی لەسەر بکرێت دیارترین ئەو پانێڵانی کە لێ پێشکەش کرا بوو خۆی لە چیابینیەوە هەروە پێم وا بەڕێزی شت پانێڵەکەت پێشکەش کرد بوو پانێڵەکەی تۆش لەسەرچی بوو کەمە زانیاری ما لەسەرەوەش بیت پانێڵەکەی من لەسەر زمانی ئاماژە بوو ڕۆژی زمانی ئاماژە لە کوردستانە طبعا ئێستا پەیوەندی من لەگەڵ تۆیە زمانی پەیوەندی من لەگەڵ تۆیە زمانی کوردیە ئەگەر ئەوانیش ئەگەر زمانێکیان نەبێ بتوانن لەگەڵ کۆمەلگا پەیوەندی بکەن بۆیە دابڕاون لە کۆمەلگا بۆی گوێنانە لەبەرەوە گرنگی زمانی ئاماژە زۆر گرنگە ئەویش ئەکەوێتە سەرچی ئەکەوێتە سەر فەرهەنگەکە ئەگەر تۆ بڵ ئێمە فەرهەنگێکمان هەیە لە کوردستانە ئەو فەرهەنگەمانداناوە 2500 وشەیە ئێوە خۆتان ئەزانن زمانەوانی چەند وشەیتیە مالانی هایە وشەیە ڕۆژانە وشەی تازە جێتە ناوەوانێ لەبەر ئەوە ئەمە فەرهەنگ زۆر گرنگە کە بتوانن ئەوان خۆیان گەشە پێ بکەن و سەر بکەون ئەمە یەکێ لە خاڵەکان فەرهەنگی کەشمان هەیە لەسەر بابەتەکان ئەوە لەسەر بابەتی کۆمەڵایەتی و لەسەر بابەتی دین و بیرکاری ئەمانە تەنیا لەناو پەیمانگا بەکارێن بۆ دەریشەوە طبعاً سوودی هەیە ئێمە خۆمان لیژنەیەکین هەوڵی ئەوەمانوە یاوە لەگەڵ کۆمەڵی مامۆستای دڵسۆزە و لەگەڵ نابیستەکانە نزیکەی 15 نابیستە بێت ئەو شە تازانی کێتە زمانەوانیەوە یاخود ئەو شانەی کە نیمانە لە فەرهەنگەکە ئاماژەی بۆ دابنین بەڵام ئەمە بەسەراحەتەن ئەمە ئیشی ئێمە نییە ئەمە لە وڵاتانە 5 وەزارەت داغڵە بەشدارە 5 وەزارەت بەشدارە تا فەرهەنگێ دانێن بۆچی چونکە تۆ ئەبێ بیکەی بە مەنهەج لە خوێندنی باڵایە ئەبێ بیکەی بە مەنهەج لە خوێندنگاکانی ترە ئەمە زۆر گرنگە وەزارەتی خوێندنی باڵا وەزارەتی پەروەردە وەزارەتی کاروباری کۆمەڵاتی وەزارەتی دارایی چونکە پێویستی بە بودجەی تایبەتی خۆی هەیە لەگەڵ وەزارەتی ڕۆشنبیری زۆربەی وڵاتەکانی دەوروبەرمان کە فەرهەنگیان داناوە بە 5 وەزارەت بەشدارە بن من تاکە شخصێک یا من کۆمەڵێکی بچووک هەوڵی تاکە کەسی نابێت بە هەوڵی تاکە شوێنیش نابێت ئەبێ هەموو بەشدار بین ئێستا گەورەترین کێشە کۆلێژی پەروەردەی بنەڕەتی بەشی پەروەردەی تایبەتی هەیە پێویستە ئەم مامۆستانەی تۆ بۆ پەروەردەی تایبەتی پێ ئەگەیەنی کە تۆ بۆ پەروەردەی تایبەتی پێگەینی ئەبێ زمانی ئاماژە بزانێ ئەبێ زمانی برایل بزانێ بەڵام بەداخەو نەیخوێنن کەس نییە بیان ساڵی من 2 مەحازەڕیان پێڵم بە 2 مەحازەرە زمانی ئاماژە هیچ جیاوازێکی نییە لەگەڵ زمانی ترە وەکو هەموو زمانێکی تر ڕێسا و ڕێسای خۆی هەیە ئەبێت تۆ ئێمە بە چەند زمانێک فێرە بین لەوانەیە بەلایانی کەم و بە ساڵێک ئەگەر کەسەکە زۆر بەتوانە بێ بڵێ بە 6 مان فێر ئەبێ بەڵام ئەگەر مارەسەی نەکە ئایا ناتوانێت فێر زمانی ئاماژەش بۆ خۆی هەر جوڵەیە گوشەیەکە بۆ خۆی کە بۆ بەرامبەرەکەتی دەرەپڕی بەڵام خات و بار ئێمە ئەوەی ڕاستی بێت ئێمە چەند ساڵێکە بەست تۆ چەند هاوڕێیەک دەبینین کە گرنگی بەم بابەتایەن لەم کۆنفرانسەیە بۆ باسی ئەوتان نەکرد کە ئەما بێ پلانێ دابرێت ئەگەر نەتوانین بیخینە سیستەمی خوێندنەوە دەبات چەند خولێ بکرێتەوە چەند کەسێک فێری ئەم بابەتە بێت بۆی کە بتوانین ئەو کەسانەی کە هەمانە نابیستن ئەو گرفتیان بۆ دروست نەبێت بەڕاستی یعنی ئێستا لە کۆمەلگای خۆمانە کەسێک نابیستە بێت من نازم چۆن تێبگەێنم بابەتێک هەیە چۆن نییە بۆ لەبەروی فێر نەکراوین ئەی چۆن بتوانین ئەمە فێری مناڵەکانمان بکەین و فێری کەسانێ بکەین کە مامەڵیان هەیە لەگەڵ ئەو کەسانە بەداخەوە ئێمە لە لای خۆمان وەکو ئاگاداریش بن تۆ شتێک بێت کەس هەندەر نییە کەس هەندەر ئەوە گەورەترین کێشەیە ئێمە وەکو کە لە ناو پەیمانگای هیوایە من وەکو مامۆستا وەکو لێپسراوی بەشیەکەی زمانی ئاماژەم ئەو کەلەپچە لە دەستە سەرۆخ نایڵ نیش بکەیت لەبەر ئەوە کە دانانی ئەم ڕێکخراوە بۆ مەبەستە بوو دانانی ئەم ڕێکخراوە بۆ مەبەستە بوو ئێستا لە بەرنامەمانە هەیە خول بکەینەوانە لەم ماوەی پێشووە خولمان کردەوانێ جارێک هەفتەیەک جارێک دوڕۆژیکە بۆ مامۆسانی کەلار و کفری لە دوای ئەمە خۆشبەختانە کۆلێژی پزیشکی خۆیان هاتن وتیان حەز ئەەکەین ئەگەر خولێکی سێڕۆژیش بێ پێمان بڵێن بۆ ئەوەی کاتێک کە نابیستێک گێتە لە لامان بتوانین بزانین چیان لێ بکەین بۆ ئەوانجەکەن لە بەرنامەمانەیە خولیکە بەردەوام ئیتر خول بکەینەوە چونکە من خۆم هەر سەرۆکی سندیکای
وەرگێڕانی زمانی ئاماژەم لە کوردستان و لە سلەیمانیشە ئیتر من ڕێگە پێدراوم کە خول بکەمەوانە و کە بتوانم بڕوانامەش بم. زۆر باشە بەهارخان بێگومان ڕەنگە چەند بربەستێک هەبێ بۆ بەرەو پێشچوونی زمانی ئاماژە و ڕۆژی نابیستیان و پەروەردەی تایبەت و ئەم بابەتانە ئەو بربەستانی کە تۆ درکت پێکرد بێ و هەستکەی بۆ منە ئەو بربەستانەیە کەوای کردوونە هێڵێت پەروەردەی تایبەت بەرەو پێشەوە بچێ زمانی ئاماژە زیاتر بۆ منە بەرەو پێشەوە بچێ زیاتر خۆی لێ چیا بینێتەوە. ئەوە لە کۆنفرانسەکە مامۆستا حکمت معروف باسی ڕۆژی پەروەردەی تایبەتی کردو بە تایبەتی نابیستانی کرد. ڕەوشەکە چییە؟ کادر نەبوونی کادر. ئەوە گەورەترین کێشەیە بۆ نابیستان. کە کادرمانە کە زمانی ئاماژەکە بزانێ مناڵم زمانی پەیوەندی ئەوان لەگەڵ کۆمەلگا زمانی ئاماژەکەیە کە تو زمانی ئاماژەکە نەزانی کە من بێم بچمە وڵاتێکی هۆڵندا کە هۆڵندی نەزانم باشە بۆ ئەوەی کە کادرێکی ئەکادمیتان هەبێت پێویستان بۆەوەی کە ناوەندێکی ئەکادمی هەبێت بۆ ئەوەی کە ئەم کادرانە پێ بگەێنێت و دواتر خزمەت بکەن یاخود لە چ ڕێگایەکە تۆ کادرێکی بەتوانە بەرهەمبێن پەروەردە بکەیت. طبعاً ئەمان بە خوێندن هەموو شتەکانە خوێنن بە زمان خوێندن نیە زمان ئەزمونە زمان ئەزمونە ئەگەر شەهادەی دکتۆرایشە هەبێ لە زمانی ئاماژەیە بەڵام ئەگەر تێکەڵاوی نابیز نەبیت ناتوانیت زمانەکە جوان فێر ببی. طبعاً تۆ ئەمان کادرەکان ئەبێت ئەو 4 ساڵە ئەخوێنن. ئێستا ئەم وەفدی ئەمریکا کە هاتبوون هی واشنتن دیسیە کە هاتوون لە زانکۆ لەوێ ئەمان 7 ساڵ زمانی ئاماژیان خوێنن. 7 ساڵ زمانی ئاماژیان ئەزمونێکی باشیان ئەزمونێکی باشانی و ئێستا شەر بەردەوام من لەگەڵ نابیستانە تێکەڵاو لەگەڵ نابیستانە لەبەر ئەوە ئێمە ئەبێ ئەم 4 ساڵی کە ئەوان لە کۆلێژن ئەبێ بەردەوام ئەو زمانە بخوێنن بۆ ئەوەی کادرێکی زۆر چاکە لێ پێ بگەێنی اینجا بتانی لە شوێنەکانە کاریان پێ بکەێت. ئێستا گەورەترین کێشەمان ئێمە وەرگێڕانە چونکە ساڵانی پێشوو وەکو خۆتان نەزانن تا پۆلینۆیانە خوێن دوایەوە ئەچوونە ماڵەوە. ئێستا خۆش بەختانە کە باسی پەروەردەی تایبەتە کرد بۆ نابیستان خۆش بەختانە ئامادەی پیشەی کۆمپیوتەر لەوێ پۆلێکی بۆ کردوونەتەوە نابیست ئەچێتە ئەوێ زۆر ئەمە طبعاً شتێکی زۆر خۆش بوو بۆ نابیستان. ئێستا 5 ساڵان ئەو هینە بەردەوامە بەڵام هەموو ساڵێک ئەبێ 4 مامۆستا لە لای ئێمە چەند پۆلیان هەبێ ئەوە نەدوو مامۆستایی بچێ بۆ پۆلەکان بۆ وەرگێڕان. یعنی 5 ساڵە ئافرم وەزارەتی پەروەردە نەتوانی کۆمەڵێ مامۆستا بنێری یا ئەوانەی پەروەردەی تایبەت بێن لە لای ئێمە خولێک ببین و فێری زمانی ئاماژەکە بن. ئەمە بووە بە گەورەترین کێشە یەکەم. دووهەم هەر خۆتان بەرنامەی ڕۆژێکی نۆ چاوپێکەوتنی کرد لەگەڵ ئەو دوو خوێندکارەمانە کە قۆناغی کە چوونە قۆناغی دیبلۆمەوە کە چوونە قۆناغی دیبلۆمە لە هێنن لە پەیمانگای ببورن لە پەیمانگای کوردستانن تەکنیکی کوردستانن. طبعاً خوێندنی باڵاتە ئێستا حسابی بۆ نەکردو نابیز وەرگێت. من لێرەوە سوپاسی پەیمانگای تەکنیکی کوردستانەکەم کە ئەوان ڕازی بوون کە ئەم سێ خوێنکارەیان وەرگرتووە کە لەوێ ئەخوێنن بەڵام بەداخەوە وەرگێڕیان لەگەڵانیە. ئەمە گوناحن ئەڵێ هەر خۆمان جووت دەکەین هەر شتەکان وەرەگرین و لە ماڵەوە هەر خۆمان هەوڵەیەین وەرگێڕیان لەگەڵانیە. لەبەر ئەوە نەبوونی وەرگێڕ زۆر کێشەیەکی گەورەی گرفتە. بەڵێ بۆ نابیستە. زۆر باشە. ئەو زمانی ئاماژەیە بۆ هەموو تەمەنەکان وەکو یەکە یاخوو بۆ مناڵ جیاواز یاخوو بۆ گەورن شێوەیەکی ترە ئەمە ئێوە باشتر شارەزایتان هەیە چکە زۆر مناڵ هەیە لەوانەیە ئەو زمانە ئاماژەی بۆ گەورەیەک بەکارێنی بۆ مناڵەکە کەمتر تێ بکات. ئەمە گۆڕانکاری هەیە یاخوو یەک شێوەیە. طبعاً چۆن مناڵ کە ئەچێتە باخچە مناڵی ئاسایی کە ئەچێتە باخچە منهەجی خۆی جیاوازە لەگەڵ ئەوانی کە بە هەمان شێوە ئەمانش جیاوازە خاستەن مناڵی نابیست. ئێستا مناڵی نابیست مناڵێکی ئاسایی کە ئەچێتە باخچە بەلانی کەمەوە فەرهەنگێکی زمانەوانی چاکی پێیە لە ماڵەوە لە دەوروبەرەوە کە فێری زمانێک بووە لە سەرەتاوە کە مناڵێک لە دایک ئەبێ وردە کە گوێی لە گڕووگاڵی خۆیەتی کە گوێی لە گڕووگاڵی خۆیەتی ئەوە تەخزیەیەکە بۆ زمانەوانی کە گوێی لێتی وردە گڕووگاڵەکەی زیاکە بەڵام ئەو لەوانە هەمووی مەحرومە. لە ناو خێزانەکە چەند ئاماژەیەک دروست دەکەن بۆ بەڕێکردنی ژیانی ڕۆژانیان بەڵام کە هاتە لای ئێمە وەکو وتم فەرهەنگێکی لاوازی پێە
ئێمە مناڵ ئاسایی لە 4 ساڵەوە وەرئەگیرێت لە باخچایە بەڵام لە لای ئێمە لە لای ئێمە لە 3 ساڵەوە وەرەگیرێت بۆ ئەوەی زیاتر ڕاهێنانی پێ بکرێت بۆ ئەوەی وشە ئەکادمیەکان زیاتر فێر ببێت اینجا وردە طبعاً پۆلی یەک لە لای ئێمەش 2 ساڵە لە لای ئێمە 2 ساڵە چونکە بۆی بناغەکەی بەهێزکەین اینجا بتوانێت لەگەڵوان کە ئیتر وردە کە گەورە بوو طبعاً ئاماژەکانیش زیاتر ئەبێت ئەڵەکە فێرەکەن دایکەکەشی بە هەمان شێوە فێری ئەوە یەکەن کەەوە چۆن ئاماژەی لەگەڵا بەکارێنن دایکەکەش بەکاری بێنێ بووی ئەوی ژارمەتی دەرێک بێ بووی کە مناڵە زیاتر لە شتەکان تێبگات. طبعاً ئێمە ناڵم فەرهەنگێکمانەیە هەر خوێنکارێک کە بێتە ناو پەیمانگە ئەو فەرهەنگەیین بە خێزانەکان بۆی ئەوانیش لە ماڵەوە بەکاری بێنن ساڵانی پێشوو خولمان ئەکردەوە بۆ خێزانەکان بەڵام بەداخەوە ئەم چەند ساڵەی دوایی بەهۆی قەیرانەوە ناخێر نەمانە کردەوە بەڵام زۆر دایک و باوک هەیە ئەڵێ کە شتێکی پێ ئەڵێم پێڵم ئەڵێ نادا تۆ غەڵەتی یا باوکە غەڵەتی ئەمە هێماکە ئەمە ئاماژەکەیەتی بەڵێ بۆیان ڕاستەکە بارخان هەر لەگەڵ قسەکانی شەجارجار زمانی ئاماژەش بەکارێنێ دەستە خۆش بێ ئاخر دەستە خۆش بێ بارخان بە شێوازێکی گشتی پێم وا بێت لە نێو ئەم کۆنفرانسە شالەیەکێک لە بابەتەکان تا باستان لە ئاستی زمانی ئاماژە کردووە لە عێراقا چۆن باستان لە زمانی ئاماژە کردو لە وڵاتی عێراقا لە چه ئاستێکا بینیان ئەو کەم و کوڕیانی جگەلەوەی کە تۆ باسی لێوە کرد لە عێراقا بەگشتی خۆی لە چیا بینێتەوە طبعاً خۆشبەختانە ئاستی کوردستان زۆر بەرزتر لە ئاستی عێراق وەلو ئەوان لەوێ وا باسییان نەکرد بە زەمان خۆم چەند جار سەردانی بەغام کردووە سەردانی کەرکک و دیالەم کردووە ئاستی ئەوان تاکو پێرار تاپۆلی 6 سەرەتاییان هەبوو تاپۆلی 6 سەرەتا ئیمساڵ خوێنکاریان چۆتە پۆلی هەشتەوانێ خوێنکاریان چۆتە پۆلی هەشتەوانە یعنی کاتێک کە من پێم وتم خوێنکارمان لە پۆلی نۆیە داغڵی تاقیکردنەوەی وەزاری ئەبێت زۆر پێیان سیر بوو ئەیوت بڕوا ناکەین ئەی بڕوا ناکەین لە کاتی ئیمتحانی وەزاریە پێمان بڵێ بێن بۆی سیرکەین تەکیدکەین بڕوایان ناکرد اینجا ئێستا کە ئێمە کە دوانزەیان تەواو کرد و کە چوونەتە پەیمانگە ئەمە تقریبەن هاندەرێک بوو بۆ ئەوان هاندەرێک بوو ئەوان ناڵم ئێستا پۆلی 7 و 8یان کردوێتەوە ئێستا ئەوانیش لە هەوڵان بەڵام لای ئەوان زیاتر خول ئەکرێتەوە بەردەوام خول ئەکرێتەوە بۆ مامۆستاکان بۆ وەرگێڕەکان بۆ کەناڵەکان زۆربەی کەناڵەکانی عێراق هەیەە وەرگێڕیان هەیە لەو ناحیە و ئەوان پێشکەوتوترن بەڵام لە ناحی منهەج و لە ناحی دراسەوە کوردستان باشترە باشە بە شازێکی گشتی ئەمە یەکەمین کۆنفرانس بۆ کە بڕێوە چۆ بەنیازن لە ساڵانی ئایندەشا کۆنفرانسی تر تایبەت بە نابستان بەڕێوە بەرن یەک شت پێشەوە لە ئەو ڕۆژە لە نابیستەکانم پرسی وتم ئەم ڕۆژە چییە؟ ئەم ڕۆژە چی ئەگەیەنێ بۆ ئێوە؟ وتی ئەم ڕۆژە جەژنە بۆ ئێمە وتی جەژنە بۆ ئێمە ئەوە زۆر دڵخۆشکەر بوو بێگومان ئەمە ئەزانم یەکەم کۆنفرانس بوو لەوانەیە کەم و کورتیشی هەبوو بێت بەڵام ئەمە وەکو بنەمایەک وەکو یەکەم جار شتێکی زۆر گرنگ بوو ئینشاءالله بەردەوامی ساڵانی کە لەسەر ئاستی فراوانتر لەسەر ئاستی کەسانی زۆر شارەزاتر کە بەشداری بکەن شتێکی زۆر باش بوو بە حکمی ئەوەی کەوا پەیوەندیم پێوە کراوەتەوانێ ئوستاز ناجی زەکارنا ئەو یەکێکە لە ئەندامانی متەرجمینی وڵاتانی عربی یەکێکە زۆر شارەزای و خەبیرە وتی زۆر باشی هەڵسەنگان ئەمریکیەکان زۆر باشیان هەڵسەنگان ئەوانەی کە لەوێ ئامادە بووەکان باشیان هەڵسەنگان ئیشاڵە ئەما بێ بە بنەمایەک بوو ساڵانی کە دووبارە بێتەوە کە بەردەوامی هەبێت کامە سوودی هەیە بۆی کە بتوانین زیاتر خزمەت بە و نابیستانە بکەین و زیاتر بتوانین کادری باشتریش دروست بکەین ئەمە بخۆی لە خۆیان تایبەتمەندی خۆیان دووبارە سپاس بۆ تۆ دەستە خۆش بە بارخان دەکەین ئەم کۆنفرانسانە کە خزمەت بە نابیستانەکە بەردەوامی هەبێ بەڵام بە شێوازێکی گشتی من پرسیارێکم ماوە لە کۆتایی کۆنفرانسەکەیە هیچ ڕاستپاردەیەک هیچ داواکاریەکتان هەبوو کە ئێوە پێشکەشی بکەن
بەڵێ ڕاستپاردەمان هەبوو لە چوار خاڵە خۆی گرتوانەیە یەکەم ڕاستپاردەمان ئەوەیە کە زمانی ئاماژە بخرێتە منهەجەوە دووهەم شت پێشەوەی بخرێتە منهەجەوە دووهەم خاڵی ئەوەیە کە فەرهەنگێک لەسەر ئاستی کوردستانە فەرهەنگێکی تێر و تەسەلدا بنرێت سێهەم خاڵی خولی بەردەوامە بۆ هەموو فەرمانگەیەک بەلایەنی کەمەوە دوو کادێر کە فێری زمانی ئاماژە بێ چوارەم خاڵیشمان خاڵ ئەوەیە کە لە ڕاگەیانەکانە تکاکەین ڕاگەیانەکان بە ئەوانش بەشەکەن لە کۆمەڵ ئاگیان لە هەواڵەکانی دەوروبەر بێت هەر لە خاڵەشدا تکایە شاشەی وەرگێڕەکە گەورە بکەن چونکە ئێوە ئەم شاشەیە ئێستا من قساکەم هەموو کەس گوێی لێیە بەڵام ئەو شاشە بچووکە ئاماژە ئەکا ئەبێ خەڵک بیبینێ لەبەر ئەوە ئەو شاشە بچووکە تکایە گەورە بکەن بۆ ئەوەی نابیستەکان سوودی لێ ببین و بیبینن ئێستا زۆری لە وڵاتەکان ئیشیان بۆ ئەوە کردو شاشەکان تۆزە گەورە کردووە دەستەکان خۆشمان دەست بە خۆش بێ سپاس بۆ ئێوەش دەستان خۆش بێ